جانکێری گوتی ئەوانەی پشتیوانی فراوانبوونی ئۆردگانیشتەجیەکانی ئیسرائیلی لە کناری ڕۆژئاوا و خۆرهەڵاتی ئۆرشەلیم قودس دەکەن ئێستا ئایندەی ئیسرائیل دیاری دەکەن. ئەوان باوەڕیان بە یەک دەوڵەت هەیە، ئیسرائیلی مەزن. لە ڕاستیدا وەزیرێکی ناودار ئەوەی سەرۆکایەتی پارتی سەربەنیشتە جێبوان دەکات، پاش هەڵبژاردنەکەی ئەمریکا ڕایگەیاند و وتی سەردەمی چارەسەری دوودەوڵەتی کۆتایی هات. نەتەنیاهو لە دەمی هەڵمەتی هەڵبژاردنەوەی لە ساڵی 2015 باڵێنیدا هیچ دەوڵەتێکی فەڵەستینی لە سەردەمی ئەودا دروست نابێت. سەرۆکی داهاتووی ئەمریکا دۆناڵد ترامپیش بەڵێنی پشتیوانیەکی بەهێزیدا بۆ ئیسرائیل هەرکە دەست بەکار دەبێت. جانکێری گوتی ئیسرائیلەکی مەزنتر هەرگیز لە ئاشتیدا نابێت. ژمارەیەکی وەک یەک جوو فەڵەستینی هەن کە لە نێوان ڕووباری ئوردون و دەریای ناوەڕاستدا دەژین. هەردوو لا یەک بژاریان هەیە، پێکەوە ژیان لە یەک دەوڵەتدا هەڵبژێرن یان دەتوانن لە دوو دەوڵەتی جیاوازدا بژین. بەڵام ئەمە ڕاستیەکی بنچینەیە. ئەگەر بژارەکە یەک دەوڵەت بێت، ئەوە ئیسرائیل دەتوانێت یان دەوڵەتی جوو بێت یانیش دیموکرات. ناتوانێت هەردووکیان بێت. لە ڕاستیدا ئەوە هەرگیز لە ئاشتیدا نابێت. جانکێری گوتی ئەمریکا لە هەر دەوڵەتێکی دیکە زیاتر پشتگیری لە ئیسرائیل کردووە و هەردوو لا دەبێت هەر پابەندی ئادوبەڵێنەکانی ڕاگەیەندراویان بن لە مەربەهاکانی دموکراتی. ئێمە ناتوانین بە شێوەیەکی گونجاو بەرگری لە ئیسرائیل بکەین و بیپارێزین ئەگەر ئێمە ڕێگا بە لە ناوبردنی چارەسەری دوو دەوڵەتی بدەین. سەرۆکوەزیری ئیسرائیلی دەم و دەست وەڵامیدایەوە کەوا وتارەکەی کێری بێلایەن نەبووە. ئەوەی ئەو کردی بەکارهێنانی زۆربەی وتارەکەی بوو بۆ خەتابارکردنی ئیسرائیل بە نەبوونی ئاشتی و هەروەها بە سۆزەوە مەحکومکردنی سیاسەتێکی توانەدارکردنی جوولەکەکان کە لە نیشتمانێکی مێژووی خوان و لە پێتەختی هەمیشەیان ئورشەلیمدا بژین. چارەسەری دوو دەوڵەتی بە تێڕوانینی ئەوەی کە ئۆرشەلیم وەک پایتەختی هەردوو ئیسرائیل و دەوڵەتێکی ئایندەی فەڵەستینیەکان بێت. بڕیارێکی نەتەوە یەکگرتووەکان سازکردنی خانوبەرەی ئیسرائیلی مەحکوم کرد لە ئۆرشەلیمی ڕۆژهەڵات کە دەبێتە پایتەختی فەڵەستینیەکان. نەتەنیاهو گوتی ئیسرائیل ناکۆچیە زەقەکانی لەگەڵ فەڵەستینیەکان بە ڕێگای دانووسەندنی ڕاستەوخۆوە چارەسەر دەکات.